نوری نەمر. بەرجی پێنجەم. نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. نۆ. شاگردەکانی مەدرسەی نبووەت. تا ئێستا باسی هەندێک ڕوخساری تاکتیشی جەنگ و تایبەتمەندی ئەو ڕێوشوێنانەمان کرد کە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم گرتوونیەتە بەر. ئەوە بوو لە ماوەیەکی زۆر کووردا سوپایەکی بێوێنەی پێکێنا. ئەو سوپایی کە توانی لە ماوەیەکی کووردا فەتحی بەشێکی بەرفراوانی گۆی زەوی بکات. بۆیە دەتوانین بڵین پێغەمبەری سەردار درودی خۆی لەسەر بێت کەسایەتیەکە نمونەی نییە لە بواری ڕێخستنی سوپا و ئامادەکردنی جەنگاوەراندا. هەر خۆیشی داڕێژەری یەکەمی سوپای ئیسلام بووە. لەسەر دەستە پیرۆزەکانی خۆی ئەو سوپا مەزنە دامەزرا. واتە سەرکردایەتی لەشکرێکی دامەزراوی نەدەکرد وەک ئەوەی لە لای سەرکردە سەربازیەکانی تر دەبینرێت. گرنگترین خاڵی سەرنجڕاکێش ئەوەیە ئەو سوپایی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێچی هێنا. ئەم سێ تایبەتمەندیە گرنگەی تێدا بووە. 1. ئامادەکاری. 2. ڕەوشتی باڵا و پەروەردەی نمونەیی. 3. ئیمانێک لە لووتکەدا و هەستی گوێڕایەڵی. کاتێک پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت دەفەرموێت بزانن کە هێز تیرهاویشتنە. ئەوە ئاماژەی بۆ بواری پیشەسازی سەربازی کردووە هەتا ڕۆژی قیامەت. ئەوە یەکێکە لە فەرمایشتە پرشنگدارەکانی و لە سەردەمی خۆیدا بە چاچی پیادەی کردووە و بایەخی بە تیرهاوێژی داوە. چەندەها فەرمودەی زۆر هەن کە هان دەدەن بۆ تیرهاوێژی و برەوپێدانی. لەناو ئەو فەرمودانەدا فەرمایشتێکی سەرنجڕاکێش هەیە کە بە سەعدی کوڕی ئەبی وەقاس دەفەرموێت تیر بە هاوێژە دایک و باوکم بە فیدات بن. پێغەمبەر صلی الله علیه وسلم بە زۆر کەسی فەرمووە باوکم فیدات بێت یان دایکم فیدات بێت، بەڵام تەنها بە سەعدی فەرمووە باوک و دایکم فیدات بن. پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بۆ خۆی سوپاکەی ئامادە دەکرد. لە کاتی ئاشتیشدا هانی دەدان ڕاهێنان و چالاکی وەرزشی ئەنجام بدەن. هەر بۆ ئەو مەبەستەش کۆمەڵە پێشبڕچێیەکی لە نێوانیاندا ڕێک دەخست. تەنانەت خۆیشی بەشداری هەندێکیانی دەکرد. هەروەها زۆرانبازی لە نێوان ئەو لاوانەدا ڕێک دەخست کە هێشتا نەگەیشت بوونە تەمەنی جەنگان. ئەوەش بەڵگەیە لەسەر بایەخدانی بە چالاکی وەرزشیەکان. سوپای ئیسلام لەو کاتەدا لە ڕووی مەشقی سەربازی و پلانی جەنگەوە زۆر بەهێز بوو. با ئەوەش بوەستێت کەورە و گیانی سەربازەکانی لەو پەڕی بڵندیدا بوو. سوپای ئیسلام ڕەوشتێکی هەبوو فریشتەکانیش خۆزگەیان پێدەخواست. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمەڵە سەربازێکی پەروەردە کرده بوو بۆ هەرکوێ بڕۆیش نایە دەبوونە کانگای ئاسایش و ئارامی. هەر جێگایەک لەلایەن هاوڵانەوە فەتح کرابێت هیچ ڕووداوێکی دەستدرێژی تێدا نەبینراوە. بەڵێ ئەوە ئەندازەی ئەو ڕەوشت بەرزی و پاکیزەیە بوو کە سوپای ئیسلامی پێگەیشتە بوو. بێگومان هەموو ئەو ئاکارە بەرزانە هەڵقوڵاوی بیر و باوەڕەکەیان بوو، چونکە ئەوە داخوازی و بەروبوومی ئیمان بوو. قورئانی پیرۆزیش تیشک دەخاتە سەر ئەم لایەنە و دەفەرموێت لا تجد قوما يؤمنون بالله واليوم الآخر يوادون من حاد الله ورسوله ولو كانوا آباءهم أو أبناءهم أو إخوانهم أو عشيرتهم أولئك كتب في قلوبهم الإيمان وأيدهم بروح منه ويدخلهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها رضي الله عنهم ورضوا عنه أولئك حزب الله ألا إن حزب الله هم المفلحون. کەسانێکت دەست ناکەوێت باوەڕ بهێنن بەخوا و بە ڕۆژی دوایی
لە کاتێکدا کەسانێکیان خۆش بێت کە دژایەتی خوا و پێغەمبەرەکەیان کردبێت ئەگەرچی ئەو دژمنانە باو و باپیریان بن یان نەوەیان بن یان برا یان عەشیرەتیان بن ئەوانەی بەو شێوەیەن ئیمانیان لە هەموو کەسێک لا بە نرختر و پیرۆسترە خوا باوەڕی لە دڵیاندا چەسپاندووە و جێگیری کردووە و لە بەهرە و میهرەبانی تایبەتی خۆی و بەهێز و گیانێکی تایبەتی لەلایەن خۆیەوە مەبەست قورئان و ئیمانە پشتگیری کردوون و یارمەتی داون سەرنجامیش دەیان خاتە باخەکانی بەهەشتەوە کە چەندەها ڕووبار بەژێر درەخت و کۆشکەکانیدا تێدەپەڕێت هاوڕێ لەگەڵ ژیانی نەبراوەدا ئەوانە خوا لێیان ڕازیە و ئەوانیش لە خوا ڕازین ئەوانە دەستە و لایەنی خوای گەورەن ئاگادار بن کە بەڕاستی هەر لایەن و دەستەی خوا سەرکەوت و سەرفرازن باوەڕیان ئەوەندە قوڵ بوو هیچ کۆسپ و تەگەرەیەک نەدەبووە ڕێگریان لە گەیشتن بە ئامانجەکانیان جەنجی وا هەبووە کە برا و باوک و مامەکانی خۆیان بەرامبەریان وەستاونەتەوە ئەم جۆرە هەڵوێستانە کە مرۆڤ لە ئاستیاندا دۆشدا دەمێنێت نەیان توانی هاوەڵان بوەستێنن یان دڵە ڕاوچێ و کشانەوە بخەنە دڵیانەوە بەڵکو هەڵسان بە ئەنجامدانی ئەو فەرمانانەی بۆیان دەرکرابوون بەرەو ئەنجامدانی ئەو ئامانجە ڕۆیشتن کە بۆیان چێشرا بوو بەڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ سوپایەکی پێکێنا کە تا ئەو ڕۆژە بە ئەندێشەی جیهاندا نەهاتبوو شمشێری سەربازەکانی ئەو سوپایە بۆیان هەبوو باوچیان یان براکانیان یان خزمەکانیان بکوژن هەردوو دڵیەکیش لەو بارەیەوە بۆی هەبوو جوڵەی تەواوی سوپا پەک بخات کەچی تاکە سەربازێک لە سوپاکەی پێغەمبەردا بۆ تاکە ساتێکیش دوو دڵ نەبووە ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح ڕەزای خوای لێبێ لە جەنگی بەدردا لەگەڵ باوکی خۆی جەنگا سەرەتا دوورکەوتەوە و خۆی لێلادا بەڵام باوکی شوێنی کەوت هەتا ناچاری کرد شەڕە شمشێری لەگەڵ بکات و بیکوژێت ڕوبەڕووبوونەوەی باوکی لە مەیدانی جەنگدا نەبووە کۆسب لە بەردەم ئەنجامدانی ئەرکەکەی بانگەواز بانگەوازە هەرکەس لە بەردەمیدا بوەستێت پێویستە لە ڕێلا بدرێت ئەمە جگە لە هەندێک حاڵەت کە داخوازی سۆز و بەزەیی و نەرمی نواندنە ئەبوو عوبەیدەش تەنها نەبوو لەم ڕەفتارەیدا بەڵکو هاوڵانی تریش هەروە بوون ئەوە تا عەبدوڕەحمانی کوڕی ئەبوو بەکری سەدیق لە جەنگی ئوحوددا لە ڕیزی بتپەرستان بوو لە گەرمەی شەڕدا چاوی کەوت بە باوکی حەزی نەدەکرد لە ڕوویدا بوەستێتەوە بۆیە خۆی لێلادا پاش موسڵمان بوونی ئەو هەڵوێستەی بۆ باوکی گێڕایەوە لە بەرامبەردا ئەویش وتی بەڵام ئەگەر من تۆم بەرچاو بکەوتایە دڵنیا بە ڕووبەڕووت دەبوومەوە عەبدوڵای کوڕی ئوبەی زۆر خەمبار بوو بەو هەڵوێستەی باوکی نواندبووی و دەیزانی شایستەی سزای مەرگە بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر ڕێزی لێدەگرت هات بۆ لای پێغەمبەر و وای زانی فەرمانی بە کوشتنی باوکی داوە بۆیە پێیوت ئەی پێغەمبەری خوا پێم گەیشتووە کە بە نیازیت عەبدوڵای کوڕی ئوبەی باوکم بکوژیت جا ئەگەر نیازت وایە ئەوە بکەیت ئەو بەرپرسیاریەتیە بە من بدە سوێن بەخوا خەزرەجیەکان چاک دەزانن کە پیاوێکی تریان لە ناودا نییە هێندەی من چاکەکار بێت لەگەڵ باوکیدا دەترسم فەرمان بدەیت کەسێکی تر بیکوژێت و منیش نەفسم وازم لێ نەهێنێت بکوژی باوکم ببینم لە ناو خەڵکدا بگەڕێت و دەستم بچێتە خوێنی بەوەش باوەڕدارێک لە بری بێباوەڕێک بکوژم و بچمە دۆزەخەوە عەبدوڵای کوڕی ئوبەی هاوڵێکی گەورە بوو باوکیشی سەرۆکی دووڕوان بوو بەڵام پێغەمبەر درودی خوای لەسەر بێت نەیدەویست ئەو دووڕوە بکوژێت بۆیە فەرمانی کرد بە کوڕەکەی تا لەگەڵیدا باش بێت و چاکەی لەگەڵدا بکات پێشتریش باسی ئەوەمان کرد کە ئەو هاوڵە بە باوکی وتبوو کە ڕێینادات پێ بخاتە ناو مەدینەوە هەتاکو نەڵێ من خۆم زەلیل و سەرشۆڕم محەممەدیش سەربەرزە چونکە باوکی وتبووی هەرکە گەڕاینەوە بۆ مەدینە دەبێت سەربەرزەکان ڕیسوا و زەلیلەکان دەربکەن بەوە خۆی بە سەربەرز و پێغەمبەریشی سەڵ الله عليه وسلم هەزار جار حاشا بە پێچەوانەکەی وەسف کردبوو کوڕەکەیشی سوور بوو لەسەر ئەوەی بیسەلمێنێت کە پێچەوانەکەی ڕاست و دروستە هاوڵان باوەڕیان وابوو کە وما كان لنفس أن تموت إلا بإذن الله كتابا مؤجلا ومن يرد ثواب الدنيا نؤته منها ومن يرد ثواب الآخرة نؤته منها
وسنجزي الشاكرين. هیچ کەسێک نامرێت مەگەر بەویستی خوا نەبێت لە کاتی دیاریکراودا. جا ئەوەی پاداشتی دنیای دەوێت هەندێکی پێدەبەخشین، ئەوەش کە قیامەتی دەوێت هەندێکی پێدەبەخشین. لە داهاتوێکی نزیکیشدا پاداشتی سوپاسگوزاران دەدەینەوە. بۆیە لە ناو مەیدانی جەنگدا بە بێترس و لەرز دەسوڕانەوە. ئەجینا بێباچی ئەبوو دووجانە لە مردن چۆن لێک دەدرێتەوە. حەزرەتی عەلی زۆر جار نەخۆش دەکەوت. خزم و دۆستەکانی نیگەرانی حاڵی دەبوون، بەڵام ئەو دڵنیای دەکردنەوە کە بە نەخۆشی نامرێت، چونکە باوەڕی تەواوی بەوە هەبوو کە نامرێت هەتا کوڕیشی بە خوێنی سەری سوور نەبێت، چونکە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ئەو هەواڵەی پێدا بوو. لە جەنجێکدا گوێچکەی عەمماری کوڕی یاسر بڕا، خوێنێکی زۆری لێڕۆیشت، بەڵام ئەو دڵنەوایی دەوروبەرەکەی دەکرد و دڵنیایی دەدانێ کە بەو پێکانە نامرێت، چونکە لە پێغەمبەری بیستووە هاوار بۆ عەممار کۆمەڵێک دەست درێژکار دەیکوژن. دواشتێکیش کە لە دنیا وەری دەگرێت پەرداغێک شیر دەبێت. خۆی لەوە دڵنیا بوو، هیچ گومانی لە چارەنووسی خۆی نەبوو. هەر ئەو ئیمانە بوو کە سەرجەم پیلان و نەخشەی دوژمنانی پوچەڵ کردبووە. هەر ئەو باوەڕەش لێکدانەوەی ئەو ئازایەتیە مەزنە دەکات کە مرۆڤ هەندەدات تاک و خۆی بدات لە ئاوی زەریاکان بۆ ئەوەی لە پێناوی خوادا جیهاد بکات. جا نازانم تۆ بڵێ پێویست بکات باسی ئەو گوێڕایاڵی و ملکەچێ بکەین کە هاوڵە بەڕێزەکان هەیان بووە لە ئاست فەرمایشتەکانی سەروەردا؟ گوێڕایاڵی ئەوان هێندە بەڵگەنەویستە، هەر کات ناوی هاوڵە بەڕێزەکان برە خێرا واتای گوێڕایاڵی تەواو و کامڵ بە بیرماندا دێت. جا لەبەر ئەوەی ئەمەش باس و خواسێکی سربەخۆیە، بۆیە لێرەدا بەمەندە دەست هەڵدەگرین. لە دێڕەکانی ڕابردوودا تیشتێکی خێرامان خستە سەر ئەو بایەخەی کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بە مەشق و ڕاهێنانی سەربازی داوە. جا بۆ ئەوەی کۆتاییەکەی میسک و گوڵاو بێت دەچینە خزمەت دوو فەرمودە و ئاەتێک سەبارەت بەو بابەتە. سەرداری پێغەمبەران درودی خوای لەسەر بێت لە فەرمودەیەکدا دەفەرمێت منداڵەکانتان فێری مەلەوانی و تیرهاویشتن بکەن. هەروەها دەفەرمێت هەر کەس فێری تیرهاوێژی بوو پاشان وازی لێهێنا لە ئێمە نییە یان سەرپێچی کردووە. پەروەردگاریشمان فەرمانی پێدەکات و دەفەرمێت وأعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم وآخرين من دونهم لا تعلمونهم الله يعلمهم وما تنفقوا من شيء في سبيل الله يوفى إليكم وأنتم لا تظلمون. هەرچی لە تواناتاندا هەیە بۆ بەهێزکردنی سوپای ئیسلام بیخەنەگەڕ و ئامادەی بکەن و لە ئامادەکردنی هەموو جۆرە ئەسپ و هۆکارەکانی تری گواستنەوە کەم تەرخەمی مەکەن تا دوژمنانی خوا و دوژمنانی خۆتانی پێچاوترسێن بکەن. با کەسانی تریش جگە لەم دوژمنانەی ئێستا پێی چاوترسێن ببن کە ئێستا ئێوە نازانن چێن و نایان ناسن، بەڵکو هەرخوا خۆی دایان ناسێت و هەر شتێک ببەخشن لە پێناوی خوادا بۆ بەهێزکردنی سوپای ئیسلام، ئەوە بەزایە ناچێت و دەستان دەکەوێتەوە و ستەمتان لێ ناکرێت. هەرچێک دەکەم دڵم ڕێم نادات خاڵی کۆتایی ئەم بابەتەدا بنێم. چۆن بتوانم لە کاتێکدا کە مرۆڤ دەچێتە خزمەت ژیان نامەی بۆن خۆشی ئەو نازدارە وا هەز دەکات لەگەڵ ئەودا و لە هەرێمە نورانیەکەی ئەودا دەژی. ئاخر چێ دەخوازێت دەستبەرداری هاودەمیەکی پیرۆزی لەو جۆرە بێت، بەڵام چار چییە؟ باسەکەمان لێرەدا بە پایان دەگات. ناچارم دەواازەی ئەم بە شەشدا بخەم. جا بۆ ئەوەی کۆتایی قسەکانمان بۆن و بەرامەی میسک و عەمبەری لێبێ دەمەوێت ئەم چەند پەیوە ناوەڕۆکدار و پڕشنگدارەی مامۆستای گەورە بەدیعوزەمان سەعیدی نورسی بکەمە دووە هەمین دێڕەکانی ئەم بەشە. حەزرەتی محەممەد درودی خوای لەسەر بێ ئەو کەسەیە کە لەبەر گەورەی مەعنەوی ئەو سەرڕووی زەوی بووە بە مزگەوتی و مەککە بە میحرابی و مەدینە بە مینبەری و خۆشی پێشنوێژی سەرجەمی ئیماندارانە کە لە پشتیەوە ڕیزیان بەستووە و وتاربێژی هەموو مرۆڤایەتیە و یاساکانی بەختەوەریان بۆ ڕوون دەکاتەوە و سەروەری گشت پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێت. تەسکیەیان دەکات و بەوەش کە ئاینەکەی ئەم سەرجەم بناغەکانی هەموو ئاینەکانی ئەوانی لە خۆیدا کۆ کردوێتەوە ئەوە تەزدیقی هەمویان دەکات. اینجا گەورەی هەموو ئەولیاکانە
چونکە بەهۆی ڕووناکی خۆری پێغەمبەریەتیەکەیەوە پەروەردە و ڕابەری و ڕێنمایی هەمویان دەکات. ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم جەمسەرێکە لە ناوەندی بازنەیەکی زیکردا کە لە پێغەمبەران و تەزدیقان و پیاوچاکان پێکاتووە و هەمویان بە یەک دەنگ ئەو وشەیە دەڵێنەوە کە پێغەمبەر پێڕاگەیاندون. درەختێکی نورانی وهایە کە ڕەگ و ڕیشە مەحکەم و زیندوەکانی بریتین لە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێت بەهۆی ئەوەی کە بناغەی بانگەکانیان لەلایەن خواوەندەوەیە. لەق و پۆپ و گەڵاسەوز و بەروبوومە جوان و بەتامەکانیشی ئەولیاکانن کە بەهۆی ئەو زانیاریانەی لە ڕێی ئیلهامەوە سەبارەت بە ناسینی خوای گەورە دەستیان کەوتووە بوون بە لق و پەل و بەری ئەو درەختە. کەواتە ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم هەر بانگەشەیەک بکات هەموو پێغەمبەران بە موعجیزاتیان و ئەولیاکان بە کەرامەتیان تێگرا و بە یەک دەنگ شایەتی بۆ دەدەن و تەزدیقی دەکەن. بەم جۆرە هەموو داوایەکی ئەم پێغەمبەرە درودی خوای لەسەر بێت مۆری هەموو مرۆڤە کامڵەکانی گرۆی مرۆڤایەتی بەسەرەوەیە. ئەوە تا دەبینیت کە ئەو دەفەرمێت لا ئیلاهە ئیلا الله و بەمەش بانگەوازی یەکتایی خواوەند ڕادەگەیەنێ. ئەوە لەلایەن ڕابردوو ئایندە و لە هەردوو ڕیزە نورانیەکەیەوە لەو زیکر و گۆیانەوە کە لە بازنەی زیکرەکەدان هەمان وشە دەبیستیتەوە کە هەمویان دەیڵێنەوە و دووپاتی دەکەنەوە و گشتیان لە مەدایەکیان گرتووە. وەک بڵێ ئەوان بەم یەک دەنجیان بەم پێغەمبەرە دەڵێن صدقتەوە بالحەقی نەتەق، ڕاستە دوت و حەقت دەربڕی. ئیتر ئایا چووە هەموو خەیاڵێک دەتوانێت بۆ بەرپەرزدانەوەی داوایەکی وەها دەستدرێژی بکات کە شایەتیدانی کەسانی لە ژمارە بەدەری ئەو تۆ پشتی گرتە بێت. بزانە ئەم بەڵگە نورانیە کە بوو بەڵگە لەسەر یەکتایی خوا و ڕێنمایی مرۆڤایەتی بۆ تەوحید کرد هەروەک بە ئەندازەی هێزی ئیجماع و تەواتوری هەردوو باڵی پێغەمبەریەتی و ویلایەت پشتگیری کراوە. سەدان ئاماژەی ناو کتێبە ئاسمانیەکانیش وەک ئەو مزجێنیانەی ناو تەورات و ئینجیل و زەبور و زەبورەکانی پێشین تەزدیقی دەکەن. هەروەها هێمایی هەزاران ئیرهاسی زۆر کە هەمویان بە چاو بینراون تەزدیقی دەکەن. هەروەها موژدەدەرانی چەندین دەنگ و شایەتیدانی متەواتیری کاهینەکانیش تەزدیقی دەکەن. هەروەها موعجیزەکانیشی دەبن بە بەڵگەی تەزدیقی ئەو. هەروەها شەریعەتەکەشی کە بەختەوەری هەردوو دنیای لە خۆدا کۆ کردوێتەوە تەزدیقی دەکات. لەلایەکی دیکەشەوە خۆڕەوشتی جێسەنای لە کەماڵدا بووی و کەسێتی و هەڵسوکەوتە ناوازە و دروستەکانی پەیوەست بە ئەرکەکەیەوە، تەقوا دەراساکەی، بەندایەتیە دەراساکەی، جددیەتە دەراساکەی، فەتانەتە دەراساکەی کە نیشاندەری ئیمانی بەهێز و متمانەی پتە و پشت پێبەستراوی لە ڕادەبەدەریەتی هێندەی ڕۆشتنی خۆر ڕازگۆبوونی لە بانگەوازەکەیدا نیشان دەدەن. با پێکەوە بڕۆین بۆ باشترین سەدە و چەرخی بەختەوەری پێغەمبەریەتی تاکو با بە ئەندێشەش بێت بە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم شاد و بەختەوەر ببین لە کاتێکدا کە لەسەر کارەکەی بەردەوامە و لە ئەنجامدانی ئەرچی سەرشانیدا کار دەکات. کەواتە چاوت بکەرەوە و بڕوانە. یەکەم شت دەبینین ئەوەیەکە کەسێکی لە عادەت بەدەر دیمەنێکی لە ڕادەبەدەر جوانی لەگەڵ ڕەوشتێکی لە ڕادەبەدەر بەرزدا هەیە. ئەوە تا کتێبێکی خاوەن ئیعجازی بە نرخی بەدەستەوەیە و وتارێکی ئەزەلی ڕادەگەیەنێ کە بەسەر هەموو گروی ئادەمیزاددا بگرە بەسەر هەموو ژینی و ئینس و تەنانەت بەسەر هەموو بوونەوەرانیشدا دەیخوێنێتەوە. چەند سەرسوڕهێنەرە. ئایا لەم وتارەدا چی دەڵێت؟ بەڵێ، شتێکی گرنگ دەڵێت و لە هەواڵێکی گەورە دەدوێت، چونکە ئەو مەتەڵە حەل دەکات کە لە نهێنی بەدیهێنانی جیهاندایە و ئەو گرێ کوێرە و تەلیسمە داخراوەش دەکاتەوە کە لە نهێنی حیکمەتی بوونەوەراندا هەیە و لەبارەی ئەو سێ پرسیارە گرنگ و قورسەوە دەدوێت و وەڵامیان دەداتەوە کە ژیری مرۆڤیان تێدا مات و سەرسام بووە، چونکە هەر ئەو سێ پرسیارن کە هەموو بەدیهێنراوان دەیانکەن و دەڵێن تۆ چیت؟ لەکوێوە هاتوویت؟ بەرەو کوێ دەڕۆیت؟ ئایا نابینیت ئەو هۆز و تیرە سەرەتایی و دواکەوتوانەی ناو ئەو بیابانە بەرینە کە سەبارەت بە دابوونەریتیان توند و تیژن و لە دەمارگیری و ناکۆچی نێوانیاندا تا بڵێی سەرسەختن؟ چۆن ئەم کەسە ڕەوشتە خراپە سەرەتاییەکانی ئەوانی لە ماوەیەکی زۆر کەمدا لابرد و بە یەک جاری ڕیشەکەنی کردن و لە بری ئەوانە ڕەوشتی جوان و بەرزی پێبەخشین و کردنی بە مامۆستا و ڕابەری جیهانی مرۆڤ و نەتەوە پێشکەوتۆ خاوەن شارستانیەکانیش. اینجا بڕوانە ئەم دەسەڵاتەشی تەنها بەسەر ڕووی دەرەوەدا نییە.
بەڵکو دەرگای دڵان و ژیریەکانیش دەکاتەوە و ڕۆح و دەروونەکانیش دەهێنێتە ژێربار، بەڕادەیەک کە بۆ بە خۆشەویستی دڵان و مامۆستای ژیریەکان و پەروەردەکاری دەروونەکان و پادشای گیانەکان. ئەی سەرداری دڵان، تۆ بوویتە سەرداری ڕۆحمان و ڕۆحیشمان قوربانی تۆ بێت، لوتف بفەرموو، قبول بفەرموو.